ئەمە یەکەم پرۆژەیە یعنی یەکەم ڕێس ئێریایەکە لە کوردستانە بکرێتەوە خۆشحاڵیەوە لە گەرمیان و لە کەلار کردومانەتەوە پرۆژەکە سێ دۆنم و چوارۆنکە ئەمە بە گوژمەی $1,122,000 ماوەی کارکردنی تیا 24 مانگە 2 ساڵە لە سەر استثمار کراوە بەرهێنانە و بەرهێنەرەکەی خۆشبەختانە خەڵکی گەرمیانە کەسێکی وەبەرهێنەرێکی کەلاریە کۆمەڵی خزمەتگوزاری باش لە خۆی ئەگرێت و ئەمە یەکەم پرۆژەیە یعنی یەکەم ڕێس ئێریایەکە لە کوردستانە بکرێتەوە خۆشحاڵیەوە لە گەرمیان و لە کەلار کردومانەتەوە بەرنامەمانەیە لە بینی کەلار و کفریش بیکەینەوە و لە ڕێگەی دەربەندیخان کەلاریش کە پێویستەکات شوێنێکی ترمان ئاوها هەبێت ئەمە کۆمەڵی خزمەتگوزاری لە خۆگرێ بۆ ئەوانەی کە لە دەرەوەی وڵاتیان لە درەوەی گەرمیان دێنە سنوورەکەمان و تی ئەپەڕن و ئەڕۆن خزمەتگوزاری گەشتیاریە و خزمەتگوزاری ئۆتۆمبیلە و پێدانی زانیاریە بە گەشتیار چکم سنتەرێکی تایە سنتەری زانیاری گەشتیاریە ئەمە لێرە ڕێستۆرانتێکی باش لە خۆگرێت مۆتێلی مانەوە مارکێتێکی گەورە شوێنی سێرفسی سیارە لە ڕووی تەبەن میکانیکی و لە ڕووی کارەبایی و لە ڕووی سوتەمەنیەوە سنتەرێکی زانیاری گەشتیاری بۆ پێدانی معلومات بۆ ئەو گەشتیارانەی کە لێرە دێن خەڵکی ئێرە نین یعنی کە گەشتیارێک بێتە ئێرە لێرە ئەتوانێت بمێنێتەوە و هەموو خزمەتگوزاریەکیشی پێشکەشەکرێت تەبەن ڕێژەی سەوزایەکەی و ستانداردی جیهانیە لای ئێمە بێت هەموو پرۆژەیەکی گەشتیاری ئەبێت ڕێژەیەکی باش سەوزاییتی بێت احتیمامێکی زۆرمان پێداوە تەبەن سەوزایی و ئاو و گەراجی ئۆتۆمبیلەکان لە ئەوەلیاتی هەموو پرۆژێکی گەشتیاریە.